خۆشەویستان ئەم جارە ئەمەوێ باسێکی کورد لەسەر ئامێری باڵەبان بکەم. ئامێری باڵەبان یەکێکە لە ئامێرە فودارەکان کە ناوەکەی بەپێی ئەو مێژوە کۆنەی کە هەیەی بە دووسێ شێوە ناوی هێنراوە. ئامێری باڵەبان بە ناوەکەی واتە مێی باز. باڵەبان مێی باڵدارەی باز مێیەکەی پێڵن باڵەبان و باڵ لەبان واتە دەستگرتن لەسەرەوە، باڵ گرتن لەسەرەوە. باڵەبان بریتە لە دار، پیک و چەڵەمە دەمبەس کە ئەمانە هەمووی لە سروشتە جوانەکەی کوردستانەوە هەیە و زۆربەی دارەکان شیاون بۆ دروستکردنی ئامێری باڵەبان. ئامێرەکە لە 7 تۆن پێک دێت، لە 7 تۆن پێک دێت و لە هەندێک ناوچە تۆنی زیاتر یاخود بە پێی پێویست ئەتوانی تۆنی زیاتریشی تێ بکەیت. دارەکانی کە بۆ ئامێری باڵەبان شیاوە، ئامێری باڵەبان داری قەیسی، داری شمشاد، کەوت، بناو، گوێز، ئەو دارانە زیاتر بەکارێت بۆ ئامێری باڵەبان و دەنگەکەی پڕتر و بەسۆسترەکە. و ئەم بەشەی سەرەوەی کە پێی ئەوترێت پیک لە هەندێک شوێن پێی ئەڵێن فیقا، کە بریتە لە قامیشێک و بە شێوازی تەڕکردن و بە گەرمی لە کوڵاندنێکی دەرەجەیەکی بەرزدا ئەچەمێنرێت و بەم ڕاگیرە کە پێی ئەوترێت چەڵەمە تۆنەکان لێرەوە سابت ئەکرێت و دەمبەز بۆ ناوەکەی خۆی بەخۆیەتی کە کاتێک بە شێو بە تەڕی تۆزێت دەم ئەکاتەوە بەم دەمبەستە، دەمەکەی یەکەخرێتەوە کە کاتی پێویست نەما لە کارکردن دەمەکەی پێدا ئەخرێت. باڵەبان بەپێی ناوچە جوغرافیەکان گۆڕانکاری بەسەر هاتووە و لە هەر شوێنێک و ناوێکی هەیە. لە هەندێک شوێن پێی دەوترێت نەرمەنەی، باڵەبان، نەی و دوودوک کە زیاتر لە باکوور بەکارێت، دوودوک، مەی، باڵەبان. ئەم بەپێی جوغرافی و ناوچەکان هەر ناوچەیەک و ناوێکی لە ناوە. باڵەبان ئامێرێکی ئەتوانین بڵین بە ڕەسەنایەتی کوردیە، ئامێرێکی کوردیەوە لەگەڵ تۆنی کوردیە زۆر گونجاوە، بەڵام لە ئەسڵی مێژوەکەیدا کە ئەڵێن ئەسڵ ئازەریە یاخود ئەرمەنیەکان زۆر بەکاریان هێناوە، لە کڵێسا و لە شوێنە دینیەکانە زۆر بەکار هاتووە. ئەم ئامێرە لە ناو کووردا زۆر بایەخی پێدراوە و لە زۆربەی کلیپ و گۆرانیە فۆلکلۆری و نەتەوەیەکاندا بەکار هاتووە، هەتا ئێستاش هونەرمەندانی دێرین زۆربەی بەم ئامێرە کاریان کردووە. لە شاری سلێمانیش چەندین ژەنیاری بەتوانا هەیە و لە ڕۆژهەڵات و لە باشوور و باکوور ئەم ئامێرە زۆر بەکاردێت.